شەمە 15 هەشتی 2024 لە تبلیسی پایتەختی جۆرجیا کۆنفرانسی کوردانی قەوقاز بەڕێوەچوو کوردانی ئەرمینیا ئازەربایجان جۆرجیا بە بەشداری کوردانی هەر چوار پارچەی کوردستان و کوردانی دیاسپۆرا ئەلبەتە ئەم کۆنفرانسە دوو ڕۆژە خایەنێ لێرە جگە لە کوردانی ئەم سێ وڵاتێک گەڵاسمان کرد لە هەر چوار پارچەی کوردستانەوە توێژەران و نووسەران بانگێشکراون سەر لە بەیانی بە وتاری سەرپەرشتیاری کۆنفرانس دەستی پێکرد دواتر وتاری ئەندام پەرلەمانی حکوومەتی جۆرجی خوێنرایەوە و باسی لە گرنگی کۆنفرانسەکە کرد و ئێستا وردە وردە پانێڵەکان دەستی پێکردووە پانێڵەکان پێشکەشەکرێن چەندی نووسەر و توێژەر بەشدارن لەوانە نووسەری دیار دکتۆر ئیسماعیل بەشکچی لێرەیە و توێژی نوێی پێشکەشەکە لەسەر کوردستانی سوور و ئەزموونەی کە لەوێ بەڕێوەچووە گرنگیە و ئەزموونە ئەم کۆنفرانسە دوو ڕۆژە خایەنێت وەکوتم 20 توێژینەوەتیایە پێشکەشەکرێن لە هەرێکی لەو ڕۆژانەیە دە توێژینەوە پێشکەشەکرێن و دەرفەتیش دراوە کە ئامادەبووان بتوانن ڕاوسەرنجی خۆیان خەنە ڕوو وەجیا لەو گرنگیەکی زۆر بە پرسی زمان پرسی ناسنامە و پرسی جینۆسایدی یەزیدیەکان دراوە و لێرە فیلمێکیش دەربارەی ئەو جینۆسایدی بەسەر یەزیدیەکانە هاتووە پێشکەشکراوە.